سەر ڕێلابردنی باج و ڕسوماتی سەراوردەکردنی بنزین لە دەروی وڵات و بوونی بنزینی 800 و 690 دیناری لە بەشێکی زۆری بنزینخانەکاندا، بەڵام نرخی بنزیندا نابەزێت و وەک خۆیەتی. شۆفێرانیش دەڵێن کوالیتی بنزینەکان خراپن و حکوومەت ئیرادەی نییە نرخی بنزین دابەزێنێت. میلەتیش لەگەڵ قەیرانەکاندا بە تایبەت بنزین ڕایەنراوە. والله ئەوان هیچ نین ئەگەر میلەت نەبێ. اینجا دوای ئەوەش بنزین تۆ ژێرە هەمووی نەوت و غاز و گازە. ئێستا یعنی تۆ ڕاکەی بۆ غاز ڕاکەی بۆ نەوت بە 220,000. یعنی شەر هەر بنزین نییە. والله ململانەی خۆیانەیە. یەکجاری ململانەی خۆیانە هەر یەکێ بۆ خۆیەتی جارە بەرەوەی تر میلەت فەوتاوتەوە. داواکاری نەخوای تەعالا دڵیان نەرم کا، ئەگەر دڵیشیان نەرم ناکا خوای گەورە لە کۆڵمانیان کاتوە. بنزینەکەی ئەگەر باش بواە ئەوانتر داوابەزی، بەس ئەم بنزینە زۆر خراپە. هەرچۆن تیەکەی ئەو من ئیمڕۆ دووجار فیلپەم گۆڕاوە. باوەڕ ڕەبێ ئیمشەو لە جادە تازەکە گۆڕیم و ئێستش لێرە دیسان فیلپەم گۆڕی. ئەمە دووەم جارێت. ئیرادەیەک نییە کە دابەزێ. ئەنا بنزینە وسیان بیوە بە 690 لە حکوومەتی عێراق بۆ هەیە بە 450 لە کەرکووک بۆ هەیە بە 450 بۆچی لێرە نی؟ لێرە توانە هەم ئەو 650 تەوزیعکەن 690ەکە، بەس خۆیان نایکەن. ئیرادیان نییە و نایکەن و هەوەسیان نییە. سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان دەڵێت پارتی وێکێتی کۆمپانیای تایبەتیان بۆ پاڵاوتن و فرۆشتنی نەوت دروست کردووە، بۆیان نرخی بنزین ئەرزان ناکرێت. دەژڵێت پارتی وێکێتی یاریکی مەترسیدار دەکەن. بەداخەوە یەکێتی و پارتی هەرێمی کوردستانیان کردووە بە بازاڕێکی گەورە بۆ کۆمپانیا و سەرمایەدارە دەستڕۆشتەکانی خۆیان و بنزینێکێکە لەو کەرتانەی کە ناهێڵن نرخەکەی دابەزێ بۆ ئەوەی کە بەرهەمی خۆماڵی کۆمپانیاکانی خۆیان بە نرخی گران بفرۆشێتەوە و بە نرخی هاوردەکراو بە نرخی بنزینی هاوردەکرا بفرۆشێتەوە. بۆیە ناهێڵن پاڵاوگەی تازەدا بمەزرێ لە سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان کەەوە بڕیاری ئەنجومەنی وەزیران بوو. ناهێڵن نرخی هاوردەکرا و لەوە زیاتر دابەزێ و لە هەمان کاتیشە ئەو بەرهەمە خۆماڵەیە کە پاڵاوگە خۆماڵیەکان کە لە دەستی کۆمپانیای ئەوانە بەرهەمی دێنن بە نرخی بنزینی هاوردەکراوە بفرۆشن. ئەم یاریە قێزەوە ناکەن لەسەر خەڵکی هەرێمی کوردستان. ناڕەزایەتی شۆفێران حکوومەتی ناچار کرد لیترێک بنزین لە 1300 دینار بۆ 800 دیناری عراقی دابەزێنێت. دیار نییە کەی نرخی بنزیندا دەبەزێت. شۆفێرانیش لە خراپی کوالیتی جۆری بنزینەکان نیگەرانن. هەندێک جار کێشەی گەورە لە ئۆتۆمبیلەکانیان دروست دەکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.